گروپێکی خۆبەخشین ماوەی چەند ساڵێکە لە ڕێی خێرخوازانەوە هاوکاری بەشێک لەو منداڵانە ئۆتیزم دەکەین کە خاوەن گرفتن و منداڵانی ئۆتیزم بە شێوەیەکی گشتی. ئەمڕۆ کەش دیار بوو بە خۆشحاڵی و 1-2 ڕۆژ بە لێستاکە پەیوەندیان بەو گروپەوە کرد کە کۆمەڵێک لەو خێزانانە بەهۆی ئەو بارودۆخە خراپەی داراییەوە کە پێویستیان بۆ لە بەلایەنی مادی هەیە پەیوەندیان پێوەکردن. ئێمەش کۆمەڵێک لەو دایک و باوکانەمان تێگەیاندیە کە لە ڕێگای وەزارەتەوە هاوکاری بکرێن. ڕەکەی 150,000 تقریبا 300 منداڵی ئۆتیزم زیاترن منداڵی ئۆتیزم و هەروەکو باسم کرد ئەوانی کەوا داونیان هەیە زۆر پێویستە لەولایەنەوە گشت منداڵی ئۆتیزم و منداڵانی خاوەنی گرفت و داونەکاندا ماگانە حکوومەت موسەیەکیان لە بۆ ببڕتەوە هەر لە بۆ هیچ نە لە بۆ مەسروفی منداڵەکانی خۆیاندا. بەشێک لەو داک و بابانە دیارە پێشتر ئەو موسانیان هەبووە بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ئەو موسانەشان ڕاوەستایە و لایەن قەتع کرا. بەڵام وەکو ئەوەی کە لە ڕووی موسەیەوە کەم تا زۆر کەمە ینی منداڵێکی وایستا سودمە ناوی بەڵام لە ڕێی خێرخوازانەوە لە ڕێی ئەو ڕێکخراوانەوە دێن بەشێک لەو منداڵانە لە خۆ دەگرن ماوە دەبینی مەسروفیان دەکەن و پاریان لە بۆ دەن و جلوبەرجیان لە بۆ دەکەن. ئەژینا زیاتر لەو دەم و دەستەی ئێستا لەو حاڵەتی ئێستادا وەکو دەڵێم ڕێکخراوە خێرخوازەکاندا زیاتر لەسەر خەتن.